ویستی و خواستی هەموو دایک و باوکێکە کە پەروەردەیەکی تەواو دروست و تەندروست پێشکەشی مناڵەکەی بکات و مناڵەکەی پەروەردەیەکی تەواوی هەبێت. باشترین خۆراک، باشترین پۆشاک، باشترین شوێن و لە هەموو ڕوویەکەوە باشترینەکان هەوڵەیەت پێشکەشی مناڵەکەی بکات. بەڵام ئەمە چەمکی پەروەردە بە تەواوەتی پڕ ناکاتەوە. پەروەردە لە ناو خێزانەوە کەڵچ و کەوتی دایک و باوە کاریگەری ڕاستەوخۆی بێت لەسەر پەروەردەی مناڵەکە. ئەمڕۆ دەپرسین ئایا لە ڕووی دەرونیەوە پەیوەندی نێوان دایک و باوک و هەر گرژیەک، هەر ناخۆشیەک، هەر خۆشەویستیەک لە نێوان دایک و باوکە چ کاریگەریەکی لەسەر لایەنی دەرونی ئەو منداڵە ئەبێت. گفتوگۆی تەوەرەکەمانەکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر قادر حسێن پسپۆڕی دەروونزانی. دکتۆر سڵاوت لەبێ ئەم کاتت باش. بەناوی خۆی بەخشندە و میهرەبان، سڵاو لە جەنابتان و سڵاو لە بینەرانی تەلەڤیزیۆن و کەناڵەکەتان. سڵاو لە بەڕێزی شوێت. دکتۆر گیان، بەگشتی وەگەزانین کە خێزان قوتابخانەی یەکەمە بۆ منداڵ. پەیوەندی نێوان دایک و باوک، خۆشەویستی یان گرژی یان هەر هەڵس و کەوتێکی نێوان دایک و باوک چ پەیوەندیەکی بە پەروەردەی مناڵەوە هەیە؟ بەڵێ طبعاً سەبارەت بە پەیوەندی نێوان دایک و باوک ئەوەی کە پەیوەندی خێزانی پێوترێ بەگشتی و وەکو ئەزانین پەیوەندی خێزانیش بە پلەی یەکەم بریتە لەو پەیوەندی کە لە بینی دایک و باوک و لە بینی دایک و باوک و مناڵەکانە هەیە. کاریگەری طبعاً پەیوەندی جۆری هەیە، ئەو پەیوەندی کە لە بینی دایک و باوکە هەیە نەمەتی هەیە، تایپی هەیە، شێوازی هەیە. ئەکرێت پەیوەندی نێوان دایک و باوک جۆرێک بێت یا تایپێک بێت لە پەیوەندی کە پەیوەندی دیموکراسیا، پەیوەندی لێکتێگەیشتنی پێوتێت. طبعاً ئەم جۆرە پەیوەندیە لەسەر ئەساسی لێکتێگەیشتن، لەسەر ئەساسی خۆشەویستی، لەسەر ئەساسی هاریکاری، لەسەر ئەساسی ڕێز لێکگرتن، لەسەر ئەساسی مەشوەرە و گوێ لێکگرتن، لەسەر ئەساسی قوڵبوونەوە لە یەکتریا دروستە بێت. ئەگەر تایپی پەیوەندی ئەمە بێت یاخود پێچەوانەی ئەمە جۆرێکی کە لە پەیوەندیمان هەیە کە پەیوەندی دیکتاتۆری و خۆسەپاندنی پێوتێت لەلایەن یەکێک لە طرفەکانی طرفە سەرچیەکان یا لایەنە سەرچیەکانی خێزانەوە چ دایک بێت چ باوک، چونکە مەرج نییە بە تەنها باوک دیکتاتۆر بێت. جاری وایە ئەوەی کە خۆی ئەسەپێنێ لە خێزانە دایکە و جاری وایە باوکە. ئەگەر بە پێچەوانەی ئەوەی پێشووترەوە بە پەیوەندیەکە پەیوەندیەک بێت، پەیوەندیەکی لارسەنگ بێت، پەیوەندیەک بێت لەسەر ئەساسی زۆر لێکردن، لەسەر ئەساسی خۆسەپاندن، لەسەر ئەساسی کوشتنی ئیرادە، لەسەر ئەساسی ڕق و چینە بنیادرابێت، یاخود جۆری سێمی پەیوەندیمان هەیە کە پەیوەندی فەوزەویە، پەیوەندی بێسەروبەری پێوترێت. هەر کام بە شێوەیەکی گشتی ئەم سێ جۆرە پەیوەندیمان هەیە. پەیوەندی سێم یا جۆری سێمی پەیوەندی فەوزەویە یا ئەو جۆرەیە لە پەیوەندی کە پەیوەندی بێسەروبەری پێوترێت. هیچ کام لە ئەندامانی خێزان بە تایبەتی دایک و باوک پەیوەندیی پتێوی لەگەڵەویکیانی هەر کەسە بە خۆی ئیشەکات و هەر کەسە لە حەقل و لە مەجال و لە بواری خۆیان خەریکی کار و کردە و هەڵس و کەوتی خۆیەتی. وتمان ئەمانە تایپەکانی پەیوەندین. هەر یەک لەم تایپانەی پەیوەندی لە خێزانە هەبێت لە بینی دایک و باوکە بۆی هەیە بگوازێتەوە بۆ مناڵەکە. ئێمە تیۆرێکمان هەیە لە دەرووناسیا، تیۆری ئەتاچمنتی پێوتێ یا تیۆری هۆگری پێوتێ. تیۆری هۆگری پێمان هەڵێت سەرەکیترین شت کاریگەری لەسەر دروستبوونی کەسێتی مناڵ هەیە مەسەلەی هۆگری مناڵە بۆ دایک و باوکی. هۆگری مناڵیش بۆ دایک و باوکی ئەو طبعاً زانە ئەو زانایی کە بەدامەزرێنەری ئەم تیۆرە حسابەکرێت ناوی بۆڵبیە. ئەم پیاوە ئەڵێت وەکوتم سەرەکیترین شت کە مناڵ پێویستێتی بریتە لە ئولفەت و هۆگری بۆ دایک و باوک. ئەم هۆگریە ئەڵێن لە عیلاقە و لە پەیوەندی نێوان ئەو دایک و باوکی بێت. باشە مناڵ و دایک و باوکی طبعاً بەشێک لەو پەیوەندیەش لە پەیوەندی نێوان خودی دایک و باوکەوە بۆ مناڵەکەدا بزێت. چەند ئەو زاراوەیەکی هەیە کە پەیوەندی پڕ ئاسایش و ئارامی پێوتێت، تعلقی ئامینی پێوتێ. ئەم مناڵە چەند هەست بە ئاسایش بکات، چەند هەست بە دڵنیایی بکات لە باوشی دایک و باوکیاوە، چەند هەست بکات بەوەی کە پەیوەندی نێوان تاکەکانی خێزان بە تایبەت دایک و باوک پەیوەندیەکی ئاساین، پەیوەندیەکن لەسەر ئەساسی ڕێز، لەسەر ئەساسی هۆگری دامەزراون. ئەم مناڵە ئەوە هەست بە ئاسایشەکات و ئەو ئاسایشش ئەبێ بە بەشێکی سەرەکی لە کەسێتی و شخصیەتی. حتا ئەم پیاوە باوەڕی بەوە هەیە ئینسان جاری وایە ئەگەر بێت و لە سەرەتایە ئەو عیلاقەی کە لە بینی ئەموو دایک و باوک و لە بینی دایک و باوکە هەیە ئاسایی نەبێت، بۆی هەیە ئەم ئینسانە نەتوانێت لە داهاتوە پەیوەندیەکی سەلیمی لەگەڵ
خێزانەکە پەیوەندیکی سەلیمیە دروستی لەگەڵ مدیری دائیرەکە پەیوەندیکی دروستی لەگەڵ هاوڕێکەیە یاخود لەگەڵ کەسانی تری چواردەوریا بۆ دروست بکەواتە پەیوەندی هەر تایپێکی هەبێت لای دایک و باوک بۆی هەیە وەکو جۆرێک لە کارامەیی و مەهارەت بگوازێتەوە بۆ مناڵ چونکە مەسەلەی عیلاقات و پەیوەندی خۆی لە خۆی ئەمیش بریتە لە جۆرێک لە کارامەی جۆرێک لە شارەزایی جۆرێک لە کارامەی ئێمە لەوانی کەوە وەرێگرین چی لەوانەوە وەرگین چی لە دایک و باوکەوە وەرگین چۆن زمان وەرەگرین باشە چۆن خۆشەویستی لەوانەوە وەرەگرین شێواز و تایپی پەیوەندیش لە دایک و باوکەوە وەرەگرین بۆی هەیە ئەو جۆری و یان نەمەتی عیلاقەی کە لە بینی دایک و باوکە هەیە بە ئاسانی بگوازێتەوە بۆ مناڵەکەەوە لێرەشەوە مناڵ ئەوەی کە فێرێ بێ لە پەیوەندی ئەوە بێت کە لە دایک و باوکەوە وەریگرتووە لە دایک و باوکەوە پێگەیشتووە بەڵێ باشە جای دکتۆر ئێستا لە چ تەمنێکەوە مناڵ هەست بەوا کات پەیوەندی نێوان دایک و باوکەکە پەیوەندیەکی ئاساینە ناکۆکی لە نێوانیانە هەیە ئەزانی ئەگەر هەر بگەڕێنەوە بۆ تیۆریکە باسم کە ئەنی بەڵبی شتێکی زۆر سیر باسەکات ئەوش ئەوەیە کە ئاڵێت مهمترین شت بۆ ئەوەی کە مناڵ هەر لە ئەساسە لە مەفهومە یادە چەمچە عیلاقە بگات لە تەمەنی دەمانگ بۆ هەژ دەمانگ ئەنی لەو تەمەنەوە بەتایبەت لە ڕێگەی ئەوە کە ئاماژەی جەسەی پێوت کە نەبرەی سەوتی پێوت لێ وەتیرەی سەوتی پێوت کەواتە هەر لە ئەساسە ئێمە خۆ حەقیقەتە لای ئێمە مناڵ کاتێک کە ئێمە بۆ نمونە مناڵ لە تەمەنێکە لە تەمەنی چوار لە سەر و پێنج مانگەوە کاتێک کە بەرکەسێکی غەریبەکەوێت جاریوایە دەموچاوی شارێتەوە ئەمە هەر خۆی لە خۆیان دەلیلە لەسەرەوەی کە ئەم مناڵە ئەتوانێت دەرک بە مەلامح و شێوازی دەربڕینی ئەوانی تر بکە لەبەرەوە بۆڵبی قەنەعەتی وایە کە مناڵ لە تەمەنی هەژمانگیەوە وەکوتم هەژمانگ بۆ دەمانگ تاکو هەژ دەمانگ ئیتر لەو تەمەنەوە حتا ئێمە زانامان هەیە چێکی وەکو فرۆید باوەڕی بۆ هەیە مەرحەلەی پێش ئەوەش ئەکرێت لە مەرحەلەی پێشەوە شاقۆناغی پێشەوە ئەکرێت مناڵک دەرک بە پەیوەندی خۆی و ئەوانی تر و ئەوانی تر لەگەڵێک بکات بەتایبەت وەکوتم لەو ڕێگەیەوە کە ڕێگەی زمانی جەسەی پێوترێت مناڵ زۆر بە ئاسانیەوە حتا هەنێک لە زانانی دەروناسی ئەڵێن مناڵ عالمە زانایە لە خوێندنەوەی ئەوەی کە زمانی ئاماژە و زمانی سەرچاو و زمانی جەسەی پێوترێت بەدی لانگویج لەبەرەوە مناڵ زۆر بە ئاسانی لە سەرەتای تەمەنیەوە ئەگەر ناڵێن ڕێک لە دوا لە دایکبوون لە سەرەتای تەمەنی و لە چەند مانگی یەکەمی لە دایکبوونیەوە دەرک بەوە کات پەیوەندی نێوان خۆی ئەوانی ترکە ئەڵم دەرکەکات مەرج نییە دەرکردنەکە زۆر لە ئاستێکی فراوان نابێت بەڵام دەرک بەوە کات کە پەیوەندی نێوان ئەندامەکانی خێزان پەیوەندیەکی ئاسایی یانە ئاسایی تەڵەن بۆ چوونێکەیە ئەڵێت لە پێش ئەمەشەوە حتا ئێستا جۆرێک لە نەسەحەت و ئامۆژگاری هەیە بۆ دایکان و باوکان ئەوەی کە هەمومان نەزانین لایەنێک لە وڵاتانی ئەوروپیا باز لەوە کرێت کە باوک لە کاتی حەملا لە کاتی سپڕیان نازی دایک بچێشێت دووهەمیشان حتا ئەڵێن باوک باشتر وایە لەو مەرحەلەیە قسە بووە مناڵ بکاتەوە هێشتا هەر لەسکی دایکیاتی چونکە مناڵ توانای تێگەیشتنی ئایتر ئەم توانای تێگەیشتنە یا ئەم گەیشتنی ئەم مەسەجە پەیوەندی بۆ هەیە بۆ نمونەکە باوکەکە قسە لەگەڵ دایکەکە کات بە شێوەیەکی ئاسایی و تەبیعی یا بە شێوەیە کە پڕێت لە خۆشەویستی لە ڕێز لە ئەو شتانی کە بە ضرورەتی لایانی دەرونیان پێوتێت ئایا ئەمە تاسی لە لایانی هۆرمۆنی ژنەکە ئاکات و دابەزێت بۆ مناڵەکە یا هەر بە فعلی مناڵەکە توانای وەرگرتنی و ئازانی بە شێوەیەکی ڕاستەوخۆی ئەمە بەسم لەوەیە بۆ چوونێکمان هەیە لەم بۆ چووناکرێت بۆ چوونێکی ڕێسپەر بێ کە ئەکرێت لە پێش ئەو مەرحەلەیەشەوە مناڵ دەرک بۆ بکات کە پەیوەندی نێوان دایک و باوکی پەیوەندیی نۆرمەڵ و ئاسایی یانە ئاسایی بەڵام بەگشتی ئەتوانین بڵین مناڵ لە سەرەتای تەمەنیەوە چونکە جاری وایە ئەمە کێشەکە لەوێ دروستە بێت بەس لەبەرەوەی کە مناڵەکە وەک ئێمە بە تێگەیشتنی وەک ئێمە نییە بە ئارەزوی خۆمان شت ئەڵین بە ئارەزوی خۆمان شەڕەکەین بە ئارەزوی خۆمان بەیەکە هەڵەپژین بە ئارەزوی لە کاتێکە ئەم مناڵێکی ساوای و تەسەورەکەین ئەم لەم ئاماژانە ناگا لەم قسانە ناگا و بە پێچەوانەوە لە دەروون ناسیا و زۆربەی قوتابخانە دەرونیەکان حتا لەم سەرەتایەوە کە مناڵ باشترە و عیلاقەیە خوێنێتەوە و ینی تێگەیشتنی باشتری هەیە بۆ عیلاقەی وەک لە مەرحەلەکانی دواتر دکتۆر تەنانەت ئەگەر لە وشەکان تێنەکان بەڵام زمانی جەستە ئەخوێنێتەوە لەوە تێگا هیچ گومانی تیانە چونکە وەکوتم مناڵ ئەکرێت لەوە نەگا کە ئێمە پێی بڵێن مەکە بەس لەوە ئاگادیا ئەکرێت لەوە نەگا کە ئێمە بە قسە لە خۆشەکەی لە براکەی لە باوکودایەک لە یەکتری تووڕابن بەڵام کاتێک کە سەرچاو گرژەکات کاتێک کە سەیری ئەملاولای چاوی دایک و باوچەکات ئەو حرەکە و جوڵانی کە لە سەرچاوە ئەی خوێنێت هیچ گومان لەوەیان نیە کە
ئێمە باشکرا لای مناڵی ساوە دەرک بەواکەین من حتا ئەمە لە وڵاتی چۆک و سویدا ڕێنمایی هەیە بۆ دایک و باو کاتێک کە مناڵەکە دایبەکەی گۆڕێ کاتێک کە شیرەکەی یاتێ پێی ئەوترێت قسەی بەیانی نەسیحەتی دایک و باوکەکەن کە قسەی لەگەڵا بکات نەسیحەتی دایک و باوکەکەن کە ڕووی خۆش بێ لەگەڵیان نەسیحەتی من نامەوێت زۆر تاکید لە فرۆید کەمەوە چونکە جاری وهە گومانی خراپ بۆ پیاوە برێ بەڵام فرۆید دەڵێت مەسەلەی ئەوەی کە تۆ چۆن مامەڵە حاشە لە ڕووی جەنابتان لەگەڵ پاکردنەوەی مناڵەکەیە چۆن مامەڵە لەگەڵ شیرپێدانی ئاکەی ئەمە ئیتر ئەم مناڵە لە سەرەتاوە لە ئەساسەوە دەرچی پێەکەن بۆ بۆی هەیە شخصیەتی ئەساسی شخصیەت و کەساتی ئینسان بۆ نمونە کەسی بەخیل لە دیدی فرۆیدا بریتە لەو کەسی کە دایک و باوکی لە دوا قۆناغی 2 ساڵی کەسێکی تون بووە لەگەڵێ باشە علاقەیەکی علاقەی ئەم دایک و باوکە بە تایبەتی دایک لەگەڵ مناڵە لەو مەرحەلەیە و لەو قۆناغەیە علاقەیەکی سەلیم نەبوو کە علاقەیەکی سەلیم نەبوو فرۆید ئەڵێت ئەکرێت ئەم مناڵە ئەم ئەحساسە هەڵگرێت باشە لە نەتیجە لە کۆتاییە بێ بە کەسێکی ڕەزیل و کەسێکی بەخیل لەبەرەوە مناڵ زۆر بە ئاسانی لە زمانی ئاماژە لە زمانی جەستەی دایک و باوکێگات و ئەتوانێت لە زمانی جەستەی دایک و باوک دکتۆر کەواتە کە مناڵ ئەمەنە زیرەکە ئێمە چی بکەین ماڵ نیە کێشەیتیانە بێ باشە چوک بێیان گەورە بێت بوون ئەو ژن و مێردە لە نێوانیەکە دایک و باوکەکە لە نێوانیەکە کێشەیەکیان هەرە بێت چی بکەن تا ئەم مناڵە درێک بەو کێشەیەنە ئەگەر بکرێت کێشە نەبێ باشە و ئەگەر بوش مناڵ بەقەدەر ئەوە من بە حیاتی لەگەڵەوەیانی مناڵ لە هەموو شتێکی دایک و باوک دوورخرێتەوە باشە بەقەدەر ئەوە تێکەڵ بە کێشەی دایک و باوک بکرێت کە پێویستە تێکەڵ بکرێت مەسەرن بۆ نمونە کابرا ژن یا پیاو مەفروض نییە لە بەرامبەر مناڵە چونکە ئەمە ئەکرێت ڕاستە لەوە چێت دژنەکە لە پیاوەکە تو ڕابێ پیاوەکە لە ژنەکە تۆ ڕابێت ڕاستە خۆ پەیوەندی بە مناڵەکەەوە نیە بەڵام هەر کاتێک ئەم دوانە کەوتنە ململانەوە کەوتنە کێشەوە کەوتنە گرفتەوە ئەم مناڵە ئەمە ئەبینێت باشە وەکوتم ئەمە ئەجۆزێتەوە بۆ مناڵەکە پێچێ کەسێکی نائاسایی بەمانای کەلیمە دەرچێت لەبەرەوە ئەگەر بکرێت هەر کێشە لە ماڵە ڕێژەکەی کەم کرێتەوە لەو هیچ ماڵێک نییە کە کێشەیتیانە باشە کێشەکەی ئەو کێشە لە ماڵە کەم کرێتەوە لە بینی ژن و پیاوە بۆ ئاستێکی زۆر نزم دووهەمیش ئێمە بە پێی پێویست مناڵ بێنینە کێشەکانی خۆمانەوە ینی من کاتێک کە کێشەیەکم لەگەڵ خێزانما هەیە ئەکرێت ئەم کێشەیە ئەگەر بزانم پەیوەندی بە مناڵەکانیشمەوە هەیە و پێویستە مناڵەکان مەسەم بۆ نمونەیە ژن و مێردمان هەیە گیانیوانە تا ئاسیەوە کە لە یەکتری جابنەوە ناکری ئەم ژن و مێردە لە یەک جابنەوە مناڵەکە نەزانێت هەر بەڕاستی ناکرێت ئەکرێت تۆ لێرە بە قەدەر پێویست مناڵەکە تێکەڵی کێشەکە بکەیت بەڵام تێکەڵی بکەیت تێگەێنی بۆ ئەوەی کە شتێکی وایە و ئەم ژن و پیاوە عیلاقیان لێرا کۆتایی پێ باشە بەڵام کە هاتە سەر ئەوەی ببێ بە شەڕ و ببێ بە دەمەقاڵێ و ببێ بە لە یەکدان و بێ ئەمە بەڕاستی لەبەر چاوی مناڵان نەکرێت باش ینی وەکوتم یەکەم جار ضرورە هەر کێشەن دروست دەبێت ئەگەر بکرێت دووهەم ئەگەر کێشە دروست بوو چەند پەیوەندی بە مناڵەوە مناڵ ئەو نەبهێنرێتە کێشەکانەوە سێهەمیشیان کاتێک کە کێشەکە ئاگاتە ئاسی پێکدان ئاسی جنێودان بە یەکتری ئاسی لە یەکدان ئاسی ئەمە پیشانی مناڵ نەدرێ باش چونکە کە پیشانی مناڵدرا ئیتر تۆ بتێوتە نەتیوەکو لە سەرەتای بەرنامەکە یا باسمان کە بۆ هەیە مناڵەکە منەمزەج بێدیا ئەو مۆدێلە لە عیلاقە وەرگێتەوە لە کۆتاییە ئەمیش نمونەیە یا نوسخەیەکی دووەمی دایک و باوکی دەرچێت لەبەرەوە تێکەڵ نەکردنی مناڵ بۆ سێراع و ململانی و کێشانی کە لە بینی دایک و باوکە هەیە بەقەدەر خۆی وەکوتم ئێمە قۆسێکەکە نۆڵین بەقەدەر خۆی یەکێکە لەو شتانی کە پێویستە هەبێتەوە پێویستە ڕەچاو بکرێت لە پەروەردەکردنی مناڵ باشە دکتۆر بابینە سەر ئەم بابەتە کە ئێمە هەندێک جار لە ناو خێزانەکانە کە لە نێو دایک و باوک بەداخەوە ناکۆکی هەیە ئەبینین بۆ نمونە دایکەکە بە مناڵەکاڵە لە فڵانکار کە بابە نەیە بەگژ منە واتە ئەوێت مناڵەکە لە ڕاستیە بەرپرسیارەتێکی تیا دروستکە بەڵام بەو شێوەیە تیا دروست ئەکاڵە ئەگەر وانە بێ هەڕەشە لەسەر دایکەکە دروستە ببوونە یان بە پێچەوانەکەوە ئەم حاڵەتانە ئەوەی کە تۆ منداڵ بتەوێت ڕێکی بکەیتەوە لە ئیشەکە بەڵام هەڕەشەیەک لە دڵیا ئەوێت لەلایەن دایک و باوکەوە دروست بکەیت ئەمە تا چەند بەڕاستی ئەوەنەی تر کاریگەری نەرێنی لەسەر مناڵەکە مەسەلەی ئەوەی کێمە هەر ئەوەی جەنابەت باسێکی لە ئەساسە دایک و باوک هەردووچیان بەقەدەر خۆیان و لە شوێنی خۆیانە ینی بەقەدەر خۆی و لە شوێنی خۆیان پێویستە کاریگەری لەسەر کەسێتی مناڵ هەبێت لەم بینەشە هەنێشەتی هەر لە ئەساکرە مناڵ ئازاد کرێت چونکە مناڵ ئەبێت
بەشێک لە کەسێتی مناڵ ئەبێ خۆی بێت لە ڕێگەی تەجربە لە ڕێگەی ئەزمون لە ڕێگەی پێگەیشتنی عەقڵیەوە پێی بێت بەدەر لەمە ئەوی تری کە ئەکەوێتە بابی کاریگەری و قووەتی ئەوانیکەوە ئەکرێت وەکوتم هەریەکە لە شوێنی خۆیانەوە بە قەدەری خۆیان تەداخل بکەن بەڵام وەکو جەنابەت ئاماژەت پێکرد پێش هەموو شتێک دایک کەسێتی خۆی بپارێزێ باشە ینی بە حیاتی بە هەڕەشە لە مناڵ نەکا بە باوک چونکە هەڕەشەکردن لە مناڵ بە باوک جارێ هەڕەشە ئەکرێت لە هەنێ شوێنە ئەگەر هەڕەشە طبعا من هەڕەشەی قورزاڵم بەس هەڕەشاکرێت بەقەدەر خۆیە بێ هەڕەشە چییە بۆن بوونە من مناڵەکەم کەتنێکەنێتەوە باشە مناڵەکەم سلوک و ڕفتارێکی نائاساییەکە مناڵەکەم فێری درۆ بۆ فێری ینی ئەکرێت هەڕەشەی بەوە لێ بکەم ئەگەر بێت و ئەم جارە ئەوە دووبارە بێتەوە نیسبێک ڕێژێک لە ڕۆژانەکەی کەمکەمەوە باشە ئەم مناڵە بۆ مرتاحەکە بچێتە ماڵەپوری لەبەرەوەی مناڵێکی ڕەفیقی خۆ ئەکرێ هەڕەشە سەرەتا هەڕەشەی بۆ لێ بکەم کە ئەگەر بێت و ئەم سلوک و ڕفتارە نائاساییە دووبارە بێتەوە یعنی مەبەستم لەوەی هەڕەشاکرێ هەڕەشەیەکی دروستە ڕەشەیەکی پەروەردەی هەڕەشەیەک بێت لە جێ بێت واکرێ هەڕەشەیەکی ناپەروەردەی و هەڕەشەیەکی تەندروست بێت بەڵام لە هەموو کاتێکە نەدایک هەڕەشە بە باوک لە مناڵ بکات نە باوکیش هەڕەشە بە دایک چونکە وەکوتمان ئەکرێت جاری وایە دایکەکە مسەلەتە دایکەکە دەسەڵاتی زیاترە لە ماڵەکەیەوە ئەوەی کە بڕیاری لایە دایکەکەیە لێرەیە باوکەکە ئەبێت بەو کەسەی کە هەڕەشاکات بە دایک لە مناڵەکە وەکوتم هەریەک لە دایک و باوک بەقەدەر خۆیان تاسیریانە سەر کەسێتی مناڵەکەی لەبەرەوە ئەم ژنە ئەبێ بزانێت کە خۆی کەسێتیی سەربەخۆی هەیە و ئەم مناڵە هەندێک لە سلوک و تەسەڕوفات لەوە وەرەگرێت لەبەرەوە ناکرێت مناڵ هەموو هەڕەشەیەکی لێ بکرێت ئەگەر مەبەسە ئەوە بێت ینی مەبەسەوە بێت ئایا ئێمە هەڕەشە لە مناڵ بکەین یانەکەین دکتۆر بنبوورە قسەکەت ئەبڕم بۆ نمونە جاری وا هەیە خۆیان لە ناو خۆیانە دایک و باوکەکە ناکۆکن بۆ ئەوەی شەڕ لە ماڵەکە دروست نەبێت واتە ئەمەش هەر بە شێوەیەکی ناڕاستەخۆ بە مناڵەکە ئەڵێ ئەم ماڵە شەڕی تیا هەیە بۆ مناڵێ ئەگەر بۆ نمونە مەسەلەن لە مەکتەبە دەرەجەکانت باش نەبێ دوای بابە دێت لەدایە تووڕابێت یان دایە دەرەکاتە دەرۆ یان لەدایە ئەیە واتە ئەوەی کە تۆ نیشانەیە بە مناڵەکەت لەو نێوانەیە ناکۆکی هەیە ئەم مدل با بڵێن ترساندن خراپە زۆر خراپە ینی زۆر خراپە تۆ بێ بە مناڵەکە ئەمە هەر لە ئەسابەی بە مناڵەوە بەشێک لەو گرفتانەی کە لە مەکتەبە دروستە بن بە تایبەتی گرفتی ڕاکردن لە قوتابخانە گرفتی خیابوون گرفتی ئەوەی کە تەدەنی تەحسیلی پێوتیا خراپبوونی پێوتێ لە بابەتە لە دەرس و دروسە لە هەمووی خراپتر ئەوەیە کە ئێمە مناڵمان هەیە بە مەکتەبەوە نالچێت دەرکەوتوو هیچێک لە هۆکارەکانی نەرکانی مناڵ بە مەکتەبەوە ئەوەیە ینی لە ماڵەوە جەوێکی ئامن نییە باشە کەشێکی ئاسایی نییە کەشێکی ناتەبیعی هەیە ئەم مناڵە تەسەورەکات ئەگەر بەمە هەڕەشەی لێ بکرێت تەسەورەکات ئەگەر بێت و ئەم حتا ناڵم هەنێک لە مناڵەکان ئەو قەنەعەتیان بۆ دروستە بێت جاری وایە کە ماڵەکە ماڵێکی کارەساتبارە ئەکرێت ئەگەر بێت و بەم هەڕەشە لە مناڵەکە بڕێ مناڵەکە لە دەرسا دانیشتووە واتە سەورەکە تا ئەڕاتەوە دایکی ماڵەکەی بەجێشتوە یا باوکو دایکی کارەساتیان ناوتەوە باشە قەزەیەکی قورس لە ماڵەوە دروست بووە بە هیچ شێوەیەک ئەم مناڵە لە مەکتەبە هەز بە دۆخێکی ئاسایش ناکات لەبەرەوە وەکوتم دەرکەوتەوە بەشێک لەو مناڵانەی کە یەکەم کێشەی نەگونجانیان هەیە لەگەڵ تاکەکانی ترا لە قوتابخانە و لە خێزانە هیچ و بە قوتابخانەوە نادەچێن زۆر غایبە بن باشە کە لە قوتابخانە بن دڵیان لای ماڵەوەی و ئەوانەی کە فۆبیای خوێندنیان هەیە فۆبیای مەدرسیان هەیە فۆبیای قوتابخانیان هەیە دەرکەوتووە بەشێک لەو مناڵانن ئەوانن کە جەنابەت باسێکی لە ماڵەوە دایکەکە بە مناڵەکە ئاڵێت یا هەر لە ئاسا مناڵەکە خۆی تەسەورەکە شەرنی ڕاستە خۆ ئێمە ئەمەی پێ بڵێت کە ئەبینێ بەردەوام کێشە لە بینی دایک و باوکەکە هەیە گرفت لە بینی دایک و باوکەکە هەیە دایکەکە هەڕەشە لە باوکەکە ئاکات کە تا ئەویەتەوە ماڵەکەی بۆ چۆڵەکە باشە یاخود واتەسەوە ئێستا حتا ئەوی مەسەلەی شاردنەوەی کێشە مناڵ جاری وایە دەرک بەواکات کە ئەم لە ماڵەوە دایک و باوکەکە بە حسابی خۆیان زۆر پەروەردەی تعاملەکەن تا مناڵەکە لێوێ بێت هیچ ناکەن بەڵام کە ئەوانەمانی تر بە ئارزوی خۆیان دەنگ بەرزەکەنەوە بە ئارزوی خۆیان لە یەکەن بە ئارزوی خۆیان بە یەکا کێشن ئەمە کاتێک کە مناڵەکە دەرک بەواکات قەت ممکن نییە لە مەکتەب بە ئارامی بەرامبەر بە مامۆستا دانیشێت تەرکیز و قووەتی بەردەوام خەیاڵی لای ماڵی واتە سەورەکە تا ئەگەڕێتەوە کارەساتێک لە ماڵەوە قەومێەوە کێشەیەک دروستە بێت وەکوتم یا دایکەکە ماڵەکە بەجێڵێت یا یەکترێن و سوکایەتی بە یەکتریان ئەم منداڵانە هەست بە ئەمنیەت ناکەن بە هیچ شێوەیە یعنی یەکێک لەو گرفتانەی کە بۆ ئەم مناڵانە دروستە بێت ئەوەیە کە هەست بە ئاسایش ناکەن
هەز بە ئارامی ناکەن بەردەوام ئەکرێت ئەوان چۆن لە ماڵەوە سراع و ململانەی هەیە ئەویش لە دەرونی خۆیان سراع و ململانەیەکی نالەبارنا ئاسایی هەبێت کاتێکە بەرامبەر بە مامۆستا دانیشتووەوە ئەکرێت حتا جاری وایە ئەم مناڵە لەگەڵ مناڵەکانی چواردەوە ئەکرێت کەسێکی ئاسایی نەبێت یا ئێمە من بەڕاستی ئەمە حقیقەتە کە لە قوتابخانەکانی خۆمانە هەیە ئێمە مناڵمان هەیە کە زۆر خەمۆکە کاتێک کە سەبەبی خەمۆچەکەی یا پەیوەندی زۆر ئاسایی نییە لەگەڵەوانی کە کاتێک کە سەبەبەکەی لێ پرسیە ئەچیتە قوڵایی مۆزوعەکە و بۆ دەرەکەوێت ئەم مناڵە عیلاقەی دایک و باوکی لە ماڵەوە ئاسایی پەیوەندی لەواچێت هەر لە یەکتری جا ببێتنەوە یاخود پەیوەندیەکان ئەگەر جاژنە بێتنەوە پەیوەندیی ئاسایی نیە لەسەر و ئەساسا مناڵە کاتێک کاتێتە قوتابخانە ناتوانێت پەیوەندیی ئاسایی نۆرمەل لەگەڵ ئەوانکە ناتوانێت ژیانێکی دەرونی ئاسایی بەڕێبکە لە قوتابخانە. دکتۆر باست لەوە کرد لە ئەسنای قسەکانە بەشداری پێکردنی مناڵ لە کێشەکانە یان ئاشناکردنی مناڵ بەو کێشەی کە لەناو ئەو خێزانەیە هەیە ئەگەر بکرێت ورتر قسە لەسەر ئەمە بکەین شتێکی تازەیە بەڕاستی ئەوەی تا ئێستا بیستمانە ئەوەی کە مناڵ بەشداری پێ نەکەین لە کێشەکانە و ئەو کێشەیە باز نەکرێت لەبەر چاوی مناڵەکەی هەتا مناڵەکە لە ناو ماڵەکەیە بێت. ئەزانی من تخوا باشتەکە هەڵە نەڕاوتم ئەگەر ناکرێت ئێمە بە هیچ شێوەیەک بەشداری پێکردنی مناڵ ئەو ناو بنێن بەشداری پێکردنی مناڵ بێنین لە بەردەمیان شەڕکەین منوتم کێشەیەک هەبێت چۆن مناڵەکە تێبگەینین کە ئەم کێشەیە بوونی هەیە لە ماڵەکە. من نمونەم هێنایە مامۆستا وتم تۆ باوکو دایکێکاکە ئەمە قەومێتەوە ڕۆژانە لەم کۆمەلگایە ژنوپیا و لە یەکتری جیابنەوە باشە ڕۆژانە ژنوپیا و لە یەکتری جیابنەوە و کێشەی قورستر لە بینی ژنوپیاوە ڕوئەیە هەنێ جار ئەم کێشانە تۆ بتێت و پەیوەندی بە مناڵەکانیشەوەیە و ئەگەر بێت و بە تۆ بە مەرحەلە و قۆناق مەرحەلە بە مەرحەلە ئەم مناڵە کە ئەڵێم بیان هێنەرە کێشەکەەوە ئەو نە بیان هێنە کە پەیوەندیان بە حیاتیەوە هەیە ئەو چەند مایەکی گام ژنوپیاوە هەر یەکەیان لە ماڵەکە بوو یەکرێت لە پڕتۆبیکەی بە سەدمە کاتێکە زانی ژنوپیاوەکە ژنەکە ماڵەکەی بەجێشت و پیاوەکە خۆی مناڵەکانی مانیوا بە پێچوانەوە ژنەکە پەلی مناڵەکەی گرت و مناڵەکانی بردە دەرەوە بردی بۆ ماڵی باوکی لەگەڵ خۆیان کاتێک کە ئەم کێشەی جیابوونەوە تۆ سوورەزانی زەحیە یەکەم و قوربانی یەکەم لەو جیابوونەوە بریتە لە مناڵ باشتر وایە ئەگەر نیەتێکی وا هەیە باشە و ئەگەر گەیشتۆتەوە ئاسی کە ئەم ژنوپیاوە ئەم مناڵە بێنرێتە ناو ئەم کێشەیە و بۆچی ئەم حتا ئەگەر ئەم مناڵێکی ساوەتۆ بینە باس کە مناڵێک 5-6 ساڵە تۆ وەکوتم لە پڕتوشی سەدمەی مەکە بێنە بڵێ کاکە جان ئەمە بە زمانی خۆی بە ئوسلوبی خۆی بە شێوازی خۆی پێی بڵێ ئێمە قرار و بڕیاری چوامان ناو باشە لەبەرەوە ئەکرێت لە کێشەکانی کێشە هەروە بێ جاری وایە کێشەی بینی دایک و باوک لە ئەسڵا پەیوەندی بە مناڵەوەی گرفتەکە مناڵ دروستی کرد کێشەکە مناڵەکە لە مەکتەبا باش نییە ئیداری قوتابخانەکە گلەی لە باوکەکە لە دایکەکە ئەکەن و لێرەوە کێشە لە بینی دایک و باوکەکە دروستە بێت ناکرێت تۆ لێرە مناڵەکە وازێ بینی بڵێ ئەبێت مناڵەکە لێرە عیلەکە دانیشن هەمویان بە ئیتفاق بە لێک تێگەیشتن مناڵەکە بێن لە ناو کێشەی و بڵن کاکە جان ئەم کێشەی کە توی بینی لەم خێزانەیە ئەکرێت بەشێکی تەبانەوە ئەوەش بەمانایە ناکەم مناڵە مزنیبی یەکەم لە هەموو کێشەکان بەڵام ئالێرە کێشە و گرفتی ئێمە پەیوەندی بە تۆ هەیە تۆ خۆت چاک مناڵێکی هەیە لە مەکتەب ناگونجێت محاولەی دنیای لەگەڵاکەی وە ئەکرێت بەم وەکوتم بەقەدەر خۆی و لە شوێنی خۆیان بیهێنیتە ئەو کێشەوە کە پەیوەندی بە دایک و باوک و بە مناڵەکەش من ئەوام وتوە مامۆستا ئەگەر نا شاردنەوەی هەنێ کێشە هەیە هەر لە ئەسڵا کارەساتە یعنی هەنێ شت هەیە تو ئەگەر لە مناڵی بشاریتەوە بەناوی ئەوەی ئەمە کێشەیە کاریگەری خراپ لەسەر دەرونی مناڵەکە بەجێڵێت کارەساتە بەڕاستی لەبەرەوە ئەکرێت ئەگەر کێشەکە پەیوەندی بە مناڵەکەەوە جاری وایە کاکەمە مناڵ کە باز لە مناڵەکەی نەکرێت لە وەکو لە تاریفی نەتەوەی گرتوەکان هاتووە لە خوار 18 ساڵەوە مناڵ بێت جاری وایە چی مناڵەکە خۆی توانێت کێشەکە مناڵ ئێمە کچێکمان هەیە لە تەمەنی 12 ساڵیا تووشی گرفتی عاطفی علاقەیەکی عاطفی بۆ دروستە بێت و دایک و باوکەکە لەواتچە لەگەڵ ئەم مۆزوعانە بن ئەمە بێ بە کێشەی دایک و باوکەکە یعنی ئەکرێ من کشەکە لە کێشەکە بەرمە دەرەوە بەناوی ئەوەی کە با دایک و باوکەکە کێشە لە بینیان نادروست نەبێ و گرفت لە بینیان نادروست نەبێ هەر بەڕاستیە بێ بە کێشە جاری وایە دایکەکە ئەڵێ دەمە تربیەتی ئەیاتە پاڵ باوکەکە تربیەتی خراپی باوکەکەیە باوکەکەش ئەڵێ تابەن کەس خۆی ناکاوە خاوەنیشتی خراپ باوکەکەش هەڵێ ئەمە تربیەتی ئەبێت کچ ئاگای دایک ئاگای لە کچی بێت و بزانێت چیەکات چی ناکات علاقەی لەگەڵ چیا هەیە و لەگەڵ چیانێ و کوتم لێرە بێ بە کێشە بەو ناوە کە ئێمە
نامانوێت نموزەجێک لە عیلاقاتی خراپیشانی ئەم مناڵەوەی ناکرێ مناڵە لەم کێشەیە دکتۆر زۆر جار ئەم منداڵانە ببوورە تووشی بۆشایی عاتفی نابن بۆ نمونە ئەگەر کچە هەوڵەیە لە دەرەوە مەمەنێکی تر مەحەبەتێکی تر بدۆزێتەوە بۆ نمونە یان لە ژیانی داهاتوی هاوسەرگیری خوانە زۆر جار ئەمانە یان لە ڕۆڵی قوربانی یان لە ڕۆڵی کەسێک کە تونوتیژی ئەنوێنێ دەرناکەون خۆی ئێمە پێداویسیمانەیە پێداویسی مادیمانەوە پێداویسی معنەویمانەیە هەم پێداویسی مادی وەکو خواردن و خواردنەوە و خەو یا پێداویسی معنەوی وەکو خۆشەویستی وەکو ڕێز وەکو ئولفەت و هۆگری ئەمانە کۆمەڵێک پێداویسین ئینسان ناکرێت لی بێ بەشکرێ ئەوەی کە جەنابەت باسی کە ئەگەر خێزان ببێتە ناوەندێک بۆ بەشکردنی مناڵ لە هەر یەک لەمانە بۆی هەیە لە دەرەوە بەدوا بە دیلاگەڕێت ینی ئێستا بۆ نمونەگەر ماڵێک خۆشەویستیان نەبێت ماڵێک هۆگریتیان نەبێت ئەو مناڵانی کە لە دەرەوە بە ئاسانی باندەکان ئەتوان تەسیریان لێ بکەن و بیانکەن بە بەشێک لە خۆیان ئەو مناڵانن کە یا پێداویستی مادیەکانن بە پێی پێویست بۆ جێبەجێ نەکراوە یا لە هەمووی خراپتر هەیە مناڵ هەیە پێداویستی مادی لە هیچی کەم نییە بەڵام ئەوی کە ئەم پێویستی پێێتی خۆشەویستیە ئەوی ئەو پێویستی پێێتی گوێگرتنە بە ئاسانی ئەتوانێت خەڵکی کە بیفڕێنێت ینی ئەتوانێت خەڵکی کە بیخاتە ژێڕە چێفی خۆیەوە ژێرباریکە ئەوەی جەناب باسێکێ خێزانێک ئەگەر بەتاڵ بێت لە خۆشەویستی بەتاڵ بێت لە ڕێز ئەمانە پێداویستین لای ئینسان هەن چێ ئەم پێداویستیانە دابین بکات تۆکە ئینسان کە تونی بوو چێ پەرداخی ئایباتە سوپاسی ئەوواکە لە چۆ دەستی پەرداخی ئای بۆ درێژ بکرێت دەست بۆ جیهەتە ڕاکێشە مەسەری خۆشەویستی و ڕێزی شەروایە کاتێک کە تۆ لە ماڵەوە خۆشەویستی نایی بە مناڵەکەت فراغێکی دیا دروستەکە ئەم فراغ ئەکرێت لە دەرەوە لەلایەن کەسێکی کەوەی تر ئەگەر ڕەگەزی خۆی بدیا ڕەگەزی پێچوانە بە ئاسانی لەو ئاچێت جێبەجێ بکرێت کە جێبەجێشراوە ئەو مناڵە ئەکەوێتە ژێر ڕچێفی ئەو کەسە و لە ژێر مەرحەمەتی ئەو کەسەیە ژیان بەس دکتۆر لە توێژینەوەیکە باس لەوا کات کە یەکێک لە هۆکارەکانی زمانگرتنی مناڵ کە درەنگ وشەکانی بۆ بێت یان بە ئاسانی وشەکانی بۆ نەیەت بەهۆی ترسی ماڵەوەیە بەهۆی گیر و گرفتەکانی یان تونند و تیژەکانی دایک و باوکەیە یان بەرامبەر بە مناڵەکەیە لەلایەن دەرونیەوە چۆن هێناسەبەوە ئازانی خۆی ئێمە جۆرێک لە ئینمان هەیە جۆرێک لە ئەوەی جەنابەت پێڵێت کێشەی زمان ئەیا ئیسراباتی زمانی شڵەژانی زمانی پێوترێت لانگویج دیسوردەر ئەکرێت جۆری چیمان هەیە عزوویە یعنی کەسەکە لەبەرەوە بە پێی پێویست قسەی بۆ ناکرێت لەبەرەوەی خەلەلێک لە زمانیا خەلەلێک لە مەڵاشویا خەلەلێک لە ئەوتاری سەوتی و دەنگەژیەکانیان خەلەلێک لە منطقەی بڕۆکا و قسەکردنیا هەیە لە مێشکا بەس جۆرێکی تر لە زمانگرتنمان هەیە زمانگرتنی دەرونی پێوتێ زمانگرتن یا ئەو کێشانەی کە زمانگرتنی دەرونیان پێوتێت سەبەبەکەی وەکو جەنابەت دوتێ هۆکارەکەی هۆکارێکی ئەکرێ هۆکارێکی نەفسی بێت پەیوەندی بە سراع و ملولانەی دەرونیەوە هەبێ ئەکرێ پەیوەندی بە ترس و بە شکانەوەی مناڵەوە هەبێ ئەکرێ پەیوەندی بە متمانە بە خۆنەبوونەوە هەبێت ئەکرێ پەیوەندی مەبەسم لەوەی هەر یەک لە شتانی کە باس ئەو بەتایبەت ئەم جارە شتاکی دەکەمەوە ئەگەر بێت و ئینسان بۆ نمونە خۆی ئامادەیی تیابێت بۆ ئەوەی کە بۆ نمونە مەڵاشووی تەواو نییە بەڵام ئەم مەڵاش و تەواو نەبوونە یا زمان تەشکیلەی زمانی تەواو نییە ئەم تەشکیلەی زمان تەواو نەبوونە جاری وایە لە ڕێگەی پەراوە پێکردنەوە ئەگەر لە ژینگەیەکە ئەم مناڵە پەروەردە بێت متمانەی بەخۆی بێت کێشەی نەبێت جروگرفتی لەگەڵ چواردەورەکەیانە بێت تا ڕادێک دەتوانێت زاڵ بێ بەسەریە ئەمەیان ئەگەر خەلەلەکە خەلەلێکی عزووی بێت ناڵم هەموو خەلەلێکێندا جۆری دومی لایەنە دەرونیەکان لە ئەسڵ ئەسبابی دەرونی هۆکاری دەرونی دروستێکە هۆکاری دەرونیش عادەتەن متمانە خۆنەبوونە مەسلەی ترسە و مەسلەی هەڕەشەیە مەسلەی ململانەیەکەواتە بەڵێ یەکێک لەو گرفتانەی کە لای ئینسان دروستە بن و گرفتی زمانگرتنی ئەو مناڵانەی زۆرەشیاندێنە باشە جاری وایە مناڵەکە لە مەکتەب ئەوێ قسە بکات بەڵام شێوازی دەرڕڕینەکەی تەواوی باشە ئەوێ قسە بکات بەڵام لەو شەیەکە لی ئەبڕێت باشە لە شوێنێکە لی ئەبڕێت بەتایبەت ئەو شانێکە حساسەتی پێیان هەیە باشە بۆ نمونە ئەم دەواچێت دایکێکی خراپی هەبێت بەردەوام دایکی لی تۆڕەوێت هەر ڕەشەی لێکات گرفتی بۆ دروستکات ئەم مناڵە ممکن نییە کاتێک ئاگاتە سەر وەسفکردنی دایکی بتوانێت حتا وشەی دایک وەکو خۆی ناڵم هەموو مناڵەکان بەس وشەی دایک وەکو خۆی لە زمانی مناڵ بێتە تەرەوە کەواتە هەموو دۆخێکی دەرونی نائاسایی لە خێزانە بۆی هەیە بە کۆمەڵێک شێواز دەرکەوێت ئەکرێت ئەم شێوازانە شێوازی نەخۆشیە دەرونیەکانی وەکو قەلەق یا دڵەڕاوچی یاخود خەمۆچی یاخود بە هەر نەخۆشیی دەرونی تر بنی و یەکێک لەو شێوازانەی کە ئەکرێت ڕنگدانەوەی ئوسلوب و شێوازی مامەڵەکردنی دەرونی نادروستی خێزان بە مەسەلەی دروستبوونی
کێشەی زمان و لانگویج دزۆردەر یا شڵژانە زمانەکان بڵ زۆر زۆر سپاس مەمنون بۆ وتەکانت دکتۆر قادر حسین. دەستی خۆش دکتۆرجان زۆر خۆشحاڵ بووین کە ئەمڕۆ لە پرۆگرامی ڕۆژێکی نوێ بەشدار بووی لەگەڵمان بەڵام لە کۆتاییە ئەمەوێت یەک پێناسی ئەو مەوکەیت خێزانی دروست خێزانی تەندروست لە لایانی دەرونیەوە بۆ پەروەردەی مناڵ چۆن پێناسی بۆ خێزانی دروست بریتی نیە لە خێزانێک کە کێشەیتیانە بێ گرفتیتیانێ بێ بەڵکو بریتە لەو خێزانەی کە ئەکرێت کێشە و گرفتی تیاابێ بەڵام تەکنیک و ئەوەی کە میکانیزمی چارەسەرکردنی کێشەکانی پێوەتە یەکەم لە شوێنی خۆیانکەن و لە کاتی خۆیانکەن دووەمیشان هەر بەڕاستی تەکنیکی حلکردنی کێشە و گرفتیان هەیە. دەست خۆش بە دکتۆرجان زۆر خۆشحاڵ بووین.